ئۆتۆنۆمەس گەلەری یان گەلەری خۆڕسک. ئەم نمایشە هەر جارەی لە وڵاتێک یان شارێکی جیاواز دەکرێت و تیایدا قوڕی سیرامەیەک لە دروستکردنی چەند پارچەیەکی هونەریدا بەکاردەهێنرێت. ئەم نمایشە لە لەندەنی پایتەختی بەریتانیا بەڕێوە چوو تیایدا بەشداربووان چەندین بابەتی هەنووکەییان کردە هەوێنی کارەکانیان. زۆربەی بابەتەکان پەیوەست بوون بە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە و باسییان لە سەرچاوەکانی نەهامەتی خەڵکی ئەم ناوچەیە دەکرد. هەوڵ دەدەین لەم ڕێگەیەوە ئاستی هۆشیاری بەرزبکەینەوە لەبەرەوەی زۆربەی خەڵک دەربارەی کەمی ئاو بە تایبەت لە غەزە نازانێت بۆیە هەوڵ دەدەین خەڵک لەو بارەوە فێر بکەین ئەم کارە زیاتر بۆ مەبەستی پەروەردەییە. یەکێک لە بەشداربووانی نمایشەکە کوردێکە کە بەکارێکی هونەری لە شێوەی بەرمیلێکی نەوتدا وێنا کردووە ئەو پێی وایە نەوت بۆتە هۆی نەهامەتی و نەفرەت بۆ کورد نەخۆشگوزەرانی. بەڕاستی ئیشکردن لەسەر کارێکی خۆم با بڵێن هەڵبژاردننی یەک کەوتم بەرمیلەکە و دوایی کارکردن لەسەر هەموو جسمەکەی پاشان هەڵبژاردننی ئەو جوندیانە بۆ من هەمیشە ئەم بەرمیلە وەکو بەرمیلە بارود وایە زیاد لەوەی کە با بڵێن خەڵکی ئێمە سوودی لێوەرگرت بێت. بابەتەکانی ئەم پێشەنگایە بەسەر 5 تەوەری سەرەکیدا دابەش کرابوون ئەوانیش نەوت ئاو چەک دیموکراسی و کۆچکردن بوون. زۆرێک لە کارە هونەریەکان بەو ئاراستەیە بوون کە ئەو پێنجتە بۆ جیهان و بەتایبەت بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بوونەتە سەرچاوەی نەهامەتی. ئەمە کارێکی هونەری پیتەر کەناتە وەگە بینین باز لە کارگەنەوت و گاسیەکانەکە باز لەوە کات چۆن کاریگەری لەسەر ژینگە و هەرێمەکەمان هەیە. پێم وایە خەڵکی وەکو ئەو دەیانەوێت لە ڕێگەی ئەو هونەرەوە بە جۆرە بابەتەکانیان نیشان بدەن کە کاریگەریە خراپەکانی ئەو کەرتە دەرەخەن و تێکشانی ژیان و کللتوری خەڵک بەهۆی ئەو کەرتەوە دەردەخن. ئەگەرچی ئار لە سەرەتادا وەک خولیا لای مرۆڤەکان دەرکەوت بێت بەڵام لە ڕاستیدا ڕنگدانەوەی ئەو واقعە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەیە کە ئارتیستەکان لەسەر دیوار و پەڕێکە خەز و گەلەریەکان دەینەخشێنن. هەروەک دەبینرێت ئەم جارە هونەرمەندان سیرامێکیان بەکارهێنا بۆ نیشاندانی دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەو نەهامەتیانەی بەهۆی نەوت و ئاو چەک و سنوورەوە تووشیان بووە. ڕێبەر فەتاحی نارتی لەندەن.